ئیتر ژنان دەنگیان یەک دەنگە بۆ ئازادی چونکە پرس و ئازارەکانی ئێمە ژنان یەکە و لە یەک ئەقڵەوە سەرچاوە دەگرێت و یەک ئامانجمان هەیە و ئەویش مافی ڕەوای ژنانە لە کۆمەڵگەیەکی تەندروستدا. ئێمەی ژنان تا زیاتر هوشیار بین و ڕێکخراو بین بە هەڵوێستێکی پێداگریەوە تێدەکۆشین بۆ ئاشتی ماف دیموکراتی دژی داگیرکاری و کۆمەڵکوژی ژنان ئیتر هیچ هێزێ ناتوانێت ببێتە ڕێگر و کۆسب لەبەردەم هەوڵدانمان چونکە ببێتە کۆسب لەبەردەم هەوڵدانمان چونکە ژنی بەهێز وشیار ئەبێتە خاوەن پێگە و مافی خۆی. ژنان بە پێداگری و سلماندنی خۆیان ئەتوانن گۆڕانکاری گەورە دروست بکەن لە ناو سیستەم و کۆمەلگادا کۆمەلگە و بڕیاردانە چونکە ژن لە مێژووی کۆمەلگەی سروشتی و کۆناخی دایکدا کۆمەلگەی بەڕێوە بردووە یاسای داناوە بڕیار بەدەست بووە بەڵام عەقلی نێردەسەڵات خواز و ژن کوش وای کردووە کە ژن بکاتە کۆیلە و لاواز بیخاتە بەر چاو ژن خاوەن ڕەنج و بەرهەم بووە لەبەر ئەوە ئەبێت ئێمەی ژنان بە باوەڕ بەخۆبوونەوە هەنگاو بنین بۆ ڕاستکردنەوەی کۆمەلگا و لە بەڕێوەبردن و بڕیاردان ببینە خاوەن شوێن. لەم بارودۆخەی ئیستادا ژنان قوربانی سەرەکین بە ناوی هونەر و نمایش و مۆدێل و ناوی جۆر بەجۆر و بازرگانی پێکردنەوە شکۆ و کەرامەتی دەشکێن و دەیکڕن دەیفرۆشن هەردوایی ژن باجی ئەو بازرگانیە دەدات دەکوژرێت لە ژێر ناوی ناموسدا لەم خۆناغەدا کە ئەبوو ژنان ڕۆڵ و پێگەی گرنگیان هەبوایە بەڵام کۆمەڵکوژ دەکرێن. کۆمەڵکوژ دەکرێن و ژنان لە گۆڕی بێناونیشاندا لە ژێرخاک دەکرێن. هیچ یاسایەک نییە دژی ئەو کارستەمکارانە بێت کە لە ژن دەکرێت. ژنان دەکڕن و دەفرۆشن دواتریش دەیکوژن. ئەو ئەقڵە هەمان ئەو ئەقلەیە لە کاتی داگیرکاریەکاندا دەستدرێژی دەکەنە سەر ژن و دەیکەنە کەنیزەک. لە جەنگەکانی جیهانیشدا ژنان هەمان قوربانی بوون. ئەو کۆمەڵە ژنەش کە سووتێنران و بوون بە قوربانی بۆ داواکردنی مافەکانیان و ئەم هەشتی مارسەی خوڵقان هەمان ئەقڵ بوون کە ژنانی کوردیان ئەنفال کرد. ئەمڕۆ لەم هەرێمەدا دایکان دڵ و جەرگیان دەسووتێت ژنان بێهاوسەر دەبن هەمان ئەقلیەتە لە بەرامبەر ئەم کۆمەڵکوژی و ئەقلیەتە لەسەر بنەمای ئازادی با هەموو پێکەوە بە یەکریزی و بە ناخی ژنێتیەوە تێبکۆشین با هەموو ڕۆژێکمان بکەینە هەشتی مارس ڕێکخراوی مافی مرۆڤ نەکەن ئەو مرۆڤانەی کە هەموو ڕۆژێ ئەفرۆشێن و ئەکردرێنەوە کەوا بە ناوی مافی مرۆڤەوە ناتانەوێت دەنیا ببەستن دەوەرن وەرن بیکڕن حالەتکی چاکمەدا جگەرە یاڵا باشەوە چییە؟ من نازەمە ئەو قەڵەباڵغێ چییە؟ ئەوانە بۆ وەستاوەنە کامێرانە بۆ سەرشۆڕی بۆ ئێوەیە سەربەرزیش بۆ من و نەوەکەی منە سپاس